عرض الصلاة على بيتهم كاتتان باش من يصل جركي روشتي من رانيا أمرو لجركي روشتي كمالك دانشتوان لجركي روشتي هاتون تسر شقامو قرد بنوا أخوان طلين قرفتيان هي قرفتي خدمة جزاري وتن قرفتي تريان هي زمان دميت راي خوان ورقنا سلام بابتا زيادة قصة سلام بابتا كأنكم بخوان زبلم بزانم كيشيان شيا وقرفتيان شيا ودواء شيء دكان ما في صلاة ولا بيتام كاتت باش عمرو بوتشي ليرا قربونا توا معناتي ايوات شيا كيش مشاكل ايوات شيا بخير بين زور سباس اما وقت دانشتواني روشتي كهاو بشي كومباني بريزين لرانيا زياد ل 1200 يكين يشتزموني ليه ك اواني كتوابوا سطح حفتاي بروجي كتوابوا حتى استا زياد ل 5000 نفوذ روشتي دجي توري اومن بكلغنايت ڕێگابان من نییە ڕێگایەکی سەرەکی جوان و ستاندارد و قیرتامان نییە کە بێتە ناو ڕۆژستی ئینارەمان نییە ڕووناکی سەر ڕێگاکان هیچ خزمەت گوزاریەک لە قوتابخانە مزگەوت دایانگا یاریگا ئەوانە هیچیمان نییە 5000 نفوس پارکێکی مامناوەندمان نیە نەک پارکێکی گەورەکە ئێمە بتوانین شوي تدا بدين لكاتك ذاك كاتي فراغ ما نبي لهمان كاتيش دا تجاوز يزور بسر ببرتاوي ايما وذاكره سر بروجاكا زوي خدمات دفروشري بلان بو امينا كان ببروجا بو امينا كان بخدمات توري اومان خير خواز دروستي كردوا مزگوتك مان هي ليره يونسيف دروستي كردوا هيج شتيك نا حكومات نا كومبانيا لنا بروجاكا بو لاني خدمت گزاري دروز نكراوا ايما داوا كاريمان هي ولا ساده دانه ماستر بلان بگورن بو اويكا بالرسمي او شونانيك شوني خدماته يكجاري لسر برپرسياريتي اوان لابچه بيكن بشوني يكن يشتزبونو وكو زي بپاريكي گرام بها بيفروشن دزدريجي بكن سر شونه خدمياته كان زور سپاس كاميرمان قال لقال بيت راي حالتي شوار غير مزانم دواكاريان شيل السلام تمام صلاه ولا بيت ام كاتل باش بين بلي دواكاري اول شي امرو وڵای داواکاریەکانمان داواکاری گشتین داواکاریەکانمان بۆ خزمەت گوزاریەکانە و بۆ ئەوەیە کە حەقی خۆمان وەربگرینەوە لەوەی کە تاپۆکانمان بدەنەوە تاسا هیچ کەسێک خاوەنیویەکەی خۆمان نین داواکارێکش بۆ نمونە سەر لێرەکانە باخچەی ساوان لێ نیە دانگەیەکمان نییە کارەبا ئینارەیەکی لێ نیە حەدیقەیەکی باخچێکی لێ نیە کە تێیدا سەعاتکە یاریگایەکی لێ نیە یعنی ئەوەی هەشا کەش کرابێت هەمووی خێرخواز کردوێتی ئێستا ئەم ساڵەوە بیرەکان وشک بوون زۆری خەڵکی ئاوی کڕێەوە بەردەوامی ئاوەکەشمان قورس دەستکەوتووە تا ئێستا داواتان کردووە لەلانی پەیوەندیار کە بوتان نەکرابێتن داواکاری زۆر کراوە لە 2009 ئەو پرۆژە لێرە کراوە بەردەوام داواکاری کراوە بەس لە یعنی تقریبا نەکەرە بە کتابی ڕسمی 780,000 داوا کراوە 780,000 یعنی و بەرهێنانەوە کتابی کراوە بەسەر ئەو کۆمپانیا بەڵام بەداخەوە هیچ ئەنجامێکی نەبوو ئێستا بە دیاریکراوی داواکاریتان چییە داواتان دەکەن چیتان بۆ بکرێتە لەم گەڕەکی ڕۆژسەتی یان خۆت بۆچی تاوەکو ئێستا هیچ نەکراوە داواکاریمانەوەیە یەکان بخرێت سەرمان وە قەرەبوو بکرێنەوە زۆنی یەک بە تایبەتی چکە زۆری پرۆژەکە فەشەل هێنەوە تۆڕی ئاوەکەی وەک پێویست نییە کاربای وەک پێویست نییە زادێکی گشتی نییە بێتە ناو کۆمپانیاکەی ناو گەڕەکەی و داواکاری دیکەشمان زۆرن لە وەکو خزمەت گوزاریوانە بۆ نمونە یاریگایەکی لێ نیە وەک باسم کرد حەدیقەنی یعنی قوتابخانەیەکی ناوەندی دو ناوەندی لێ نیە وە قوتابخانەمان هەیە ئێستاوە یونیسێف دروستی کردووە بەڵام تا ئێستا پێداویستەکانی دابین نەکراون یعنیەوە ئێستاژەوە 9 ساڵە منداڵەکانمان لەو کابینانە دەرس دەخوێنن یعنی ئەو کابینانەش هیچ شوێنش سەلامەت نین باشە ینی لەم کابینانە داواتە نەکردووە هەر لانی کەم قوتابخانەیەکتان بۆ دروست بکرێتن چۆن عەفوو ینی داواتە نەکرد تاوەکو ئێستا لە جیاتی کابینەکان قوتابخانەتان بۆتە دروست بکرێتن قوتابخانەمان بۆ دروستکراوە بەس پێداویستە قوتابخانە یونیسێف دروستی کردووە بەڵام ئێستا تەواو بووە پێداویستەکانی نییە پێداویستەکانی بۆ دابین نەکراوە چەند جار هەوڵدراوە لە وەزارەتی پەروەردەوە کە هەوڵدراوە هەوڵمانداوە وەکو خێرخواڵ شتیوا پێمان گوتون بەس تا ئێستا دابین نەکراوە بۆ ئێستاش منداڵەکانمان هەر ئێستا کاتی امتحانەوە لە کابینەکاندا امتحان دەکەن باشە بۆچی پێتان وایە داواکاریەکانی ئێوە جێبەجێ ناکرێن هۆکارەکەی چییە ئەوەی جێبەجێ ناکرێت کە ئەوەی مەگەیشتوینە بەوەی ڕاستی ئەو کۆمپانیایە لە سەروی حکومەتەوەیە ئەگەر لە سەر حکومەتەوە نەبێ یان دەبێ حکومەت لێ بچنەوە بکە داواکاری گشتی بێتە سەرخەت لەسەر ئەو هەموو کەم و کوڕی و شتێک کە لێرە هەیە یان ئێستا لە بەحساب ڕانیە باشە
ناوەندی ئیداری ڕاپەڕینە شارێکی گەورەیە بەڵام لە هەمان کاتدا ئێستا یعنی چی قوتابخانەی کابینێتی دابێت سەدەمی ئەوە ماوە تەلەبە لە کابینێدا بخێنن سپاس دەکەم سەلامەت بەڵێ ئەوەی گوێویستی بۆ نەمە ڕای هاوڵاتیانی بەشێک لە هاوڵاتیانی گەڕەکی ڕۆژستی بوون لە ڕانیە جام دەمێ ئەمەژاو بۆ بدەم لە سنووری ئیدارە ڕاپەڕین بە شوێنی دەستی ئەم شوێن گشتی ئەم گرفتانە هەن گەڕێک و دووگەڕک نییە هەلگرفتی خزمەتگوزاری ئاو ئاوەڕ و نەبوونی قوتابخانەیان خۆت پێداویستی و کەل و تا نەخۆشخانە ئەمە لە سنووری ئیدارە ڕاپەڕین ساڵانە ئەم گرفتانە دووبارە دەبنەوە تاوەکو ئێستا خۆیان دەڵێن زیاتر لە 1000 جار داوای کردەوە کە ئەم داواکاریانە هەیەیانە بیان جێبەجێ کرد بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە.